سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە. بە یارمەتی خۆی گەورە و پاشاناوکارانم بووینەوە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامیتەوە. بەڕێزان ئەم ڕۆژ لە شاری سلێمانیەوە لەگەڵ هاوکاری بەڕێزم محەممەد هیوا پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی پەیامی ئەم جارەشمان جێگەی ڕەزەمەندی دڵخۆشی ئەوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان دەمانەوێت لە هاوڵاتیان بپرسین ساڵی 2016 چۆن بوو بەلاتەوە، چۆنت تێپەڕان، چۆنت گوزەر کرد و ئومێدت چییە بۆ ساڵی 2017 و دەتەوێت لە ساڵی 2017 لە هەرێمی کوردستانە ژیان چۆن بێت؟ بە ئومێدی ئەوەی پەیامەکان جێگەی دڵخۆشی هاوڵاتیان بێ و ساڵی 2016 بۆ هاوڵاتیان خۆش بێت، ئەگەر چی پڕ بوو لە کێشە و قەیران، بەڵام ئێمە هەر ئومێدەوارین ئەگەر چی لە ساڵی 16 خەڵک خۆشی نەبینی بێت، ئینشاءالله لە ساڵی 2017 کۆتایی بێ بە کێشە و گیر و گرفتەکان و خەڵک ژیانی بچێتەوە ژیانی دۆخی جاران و ئاسایی بێتەوە. ئەوەی بەڕێز و خۆشەویست بینەرمان بن بۆ گواستنەوەی پەیامەکان. فەرموون. ساڵی 2016 چۆن بوو بەلاتەوە؟ ساڵێکی زۆر نەکبەت و شوم بوو. وەڵای ساڵێکی زۆر خراپ بوو. ساڵێکی خۆش نەبوو. تەمە ناکەم جارێککە نەیبین بۆ 2016. 2016 ساڵێکی پڕ خەمایی بوو. وڵای ساڵێکی ناخۆش بوو. ساڵێکی قەیراناوی. ساڵێکی زۆر ناخۆش بوو. ئێمە کێشەمان ژمارە نییە. ئێمە ئەگەر ژمارە بێت 20 بێت هەروەکو 16 وایە. وەکو هاونیشتیمانیەک ساڵی 2016 چۆن بوو بەلاتەوە؟ ناخۆشترین ساڵ بۆ لە تاریخی دنیا و لە مێژووی دروستبوونی عێراقا. ساڵێکی زۆر نەکبەت و شوم بوو. هۆکارەکەی چی بوو؟ هۆکارەکەی ئەم مەسەلەی قەیرانە و ئەم مەسەلەی داهاتانە کە حکوومەتی هەرێم ئاوا بە هەدەرەی خوا و نایا بە کەس مەعاش خۆران نایات. هەمید مسەبیبەکەی ئەوەیە. جنابەیەشی چییە؟ بەقاڵم ئالێرا شتەفرۆشم بزەبت ئالێرا. بازاڕە چۆن بوو؟ هەر زۆر خراپە. خوا ئاگای لێ یعنی زەلامێک خۆی پێ بەخێو ناکرێت. زەلامێک خۆی پێ بەخێو ناکرێت. ساڵی 2016 چۆن بوو بەلاتەوە؟ وەڵای ساڵێکی زۆر خراپ بوو. هیوادارم نەگەڕێتەوە 2016. هۆکاری چی بوو؟ وەڵای هەموو دنیای هۆکار هەیە، نەیەکە نەدوانە نەسیانە، باسی چی بکەین هەمووی قەیران. ئومێدت چێ بۆ 2017؟ وەڵای ئومێدم ئەوەیە ئیشەڵا ئەم قەیرانە لا بچێ و خەڵک ببوژێتەوە بتوانێت بژی دەبرێ ژیان نەماوە. ساڵێکی خۆش نەبوو. هیوادارم ساڵی 2017 بێتە ساڵێکی خۆش بۆ میلەتی کورد و بۆ میلەتەکەمان. ساڵی 2016 بەڕاستی خۆش بوو. هیوادارم ساڵی 2017 و 2016 نەبێت چونکە خۆشیەکانی ئەوە زۆر بوو هەمووی لە فکرە لە 2017 لە فکرمانەچێتەوە. بەلای تۆ خۆش 2016 زۆر خۆش بوو زۆر بێساوێنی بین لە کارەبامان لە ئاومان لەم حکوومەتە چاکەمان لە ئەحزاب و مەعارەزەی چاکمان مەعارەزەیەکمان وێنەی نییە ئەحزابمان وێنەی نییە خوایە ئەوانەی چیان لێنێت چونکە بەڕاستی بێوێننەوانە پێوێنن لە 2017 وەکو 2016 نەبن چونکە بەرگەی و خۆشیە ناگرین. چیمان لێ مەسەلاگەر ئاوا 2017 خۆش بێ شەکرێکمان بەرزەبێتەوە هەموومان لە خۆشیە ئەگەرم حیزبانە هەر حکومان بکەن. من دڵنیام ئەمە جەنابەت بە تەنزەوە قسانە دەکەیت لە پەستی خۆتە، بەڵام لە واقعدا 2016 چۆن بوو بەلاتەوە؟ ناخۆشترین یەکێکتر ناخۆشتر بۆ مەمعناقی ناخۆش بوو. ساڵێک بوو دوور بوو لە هەموو قیەمەکانەوە، نە حەزابی چاک، نە مەعارەزەی چاک، نە خەڵکی چاک، نە خەڵکی بە هەڵوێستی چاک. ئەوە شەقامەکانی سلێمانیە، نیوەی لە ماڵەوە نیوەی لە سەرجادا. مامۆستا خۆی بە حەق زانێ، تەلەوەکە خۆی بە نەحەق زانێ، خەڵک خۆی بە حەق زانێ، ئەحزاب خۆی بە حەق زانێ، مەعارەز خۆی بە حەق زانێ، وەک کەسیش نازانێ حەق لەکوایە. ئەوە تایترە شار ئاوای لێ هاو. ئەم شاری ئێمە بە تایبەتی نەوەیی پیایرە. نازانم بۆچی چاویان بەم شارەیە هەڵنایە. نەمەعارەزەکەمان ئەوەیە چاوی پیا هەڵبێت
نەحزابەکانیشمانەوەی چاوی پێ بێ ئەم شارە چی لە مەحزابانە کردووە تاکو بۆ شێوەیە تەعاملی لەگەڵا بکەن سلێمانی چی کردووە خوێنی نەیە بە خۆی بەخت نەکرد نەهات بەرامبەر بەعز نەوەستایەوە ئەمە پاداشی ئەوە بوو کە مەعارەزە وای لێ بکە ئەحزاب وای لێ بکە ساڵی 2016 چۆنی هەڵەسەنگێنی چۆن بوو بەلاتەوە وڵی ساڵێکی خۆش نەبوو بەداخەوە بۆ هەموو چین و توێژەکانیش هۆکار چی بوو وڵی هۆکار زۆرە ناتوانانی بڵیت ئەوە هۆکاری ڕئیسیە ومێدێت چییە بۆ 2017 وڵی زۆر گەشتبیێن نیم بەڵام خوا باشمان بۆ بکە 2016 چۆن هەڵەسەنگێنی چۆن و بەلاتەوە والله ئەگەر بڵێم چۆن یاڵەسەیم عینە ساڵی ڕابردوو سەیرەکەم هیچ گۆڕاگەریشتیانی 2016 کە ئێستا تیاین ڕۆژە دوو ڕۆژی ماوە کۆتایی هیوادارم 2017 بێتە ساڵی خۆشی بەس کۆتایی هەمووی ناخۆشی بوو 16 ناخۆشی بوو بەڵێ هەمووی ناخۆشی بوو پڕ لە ئازار هۆکار چی بوو هۆکار سەبەبی قەیرانە سەبەبی ئەم دوو دەسەڵاتەیە وڵی هەمووی نامەتی بوو بەسەر ئەم میلەتەیە بەڵکم خۆش نەبوو دار و حەبە بێ بە خێر و خۆشی بۆ هەموو لایەک ئەم حیزبانە وازدا ناکۆچیەکان بێنە و ناو میلەت چارەسەری کێشەکانی ناو میلەت بکەن وەزئی ناو میلەت ئابووری خەڵک چارەسەر بکەن بێ بە خێر و خۆشی ساڵێکی زۆر ناخۆش بوو ساڵێکی زۆر کێشە و فەرتەنە و شتی زۆری بەسەراچوو کارەکان چی بوون؟ وەڵا هۆکارەکان ئەوەیە من سیاسەتە ڕاستیەکەی سیاسەتێ نەبوو عەدالەت بێت عەدالەت بێت هۆکارەکەیەوە عەدالەت نەبوو ومێدێت چیە بۆ 2017 وەڵاهی ئومێ دەکەم لە 2017 ژیانێکی بەختەوەر بینە سەرەوە ئینشاءڵڵا 2016 چۆن بەلاتەوە وەڵا 2016 ساڵێکی زۆر پڕنەهامەتی ناخۆشی ناڕەحەتی بەڕاستی زۆر زۆر ناخۆش هۆکار چی بوو لای تۆ وڵای بە بۆچوونی من هۆکارت زۆرن بەڵام بە تایبەتی و دەرەجەیەک ئەم ڕێنەکەوتنیە مەحزابانەیە ومێدێت چیە بۆ 2017 وڵا ئومێ دەکەینە مەحزابانە ڕێبکەون و هەسەر مێزی گفتووە دابنیشن جارێکی کەیتر بەخۆیان نابچنەوە و بیرێک لە میلەتە بکەنەوە 2016 چۆن و بەلاتەوە هەتا بڵێ ساڵێکی خراپ بوو پڕ قەیران پڕ ناخۆشی پڕ نەهامەتی پڕ نەبوونی ئیتر واز دەبێنە لە نەوت و لە گاز و لە کارەبا و هەمووی سفرە هۆکار چی بوو؟ هۆکار حکومەتە لە حکومەت زیاتر هەیە میلەتێکی داما و وەڵڵاهی ئەم میلەتە تا بڵێ میلەتێکی باشە بەڕێک و بێشی خۆی ڕابەڕێوە بەبێ حکومەتی بەبێ یاسایی تەمەناکەم جارێککە نەیبین بۆ 2016 بەنسبەت خۆمەوە وەک ژمارەیان وەکو واقع هەر وەکو هەمووی وەکو واقع وەکو ژیان وەکو ژمارەش ومێدێت چیە بۆ 2017 ومێدەوارم لە ساڵی 2017 چاوێکمان پیا بخشێنەرەوە ومێدەوارم تۆزێک ژیانمان گۆڕانکاری تیا بێت 2016 چۆن هەڵەسەنگێنی چۆن و بەلاتەوە وڵی ساڵی نەهامەتی بوو ئاو هەڵەسەنگێنم هۆکار چی بوو وڵی هۆکار نەبوونی موچە بۆ فەرمانبەران و مامۆسایان و نەبوونی سوتەمەنی لەم زستانە ساردەیە و ئەو شتانە 2016 چۆن و بەلاتەوە 2016 ساڵێکی پڕ خەمایی بوو خەمایی بوو بەڵێ بۆچی لەبەرەوەی هیچ ومێدێک نەبوو بۆ گەلی کورد و بۆ هاوڵاتیانی کوردستان بەڵێ ومێدە هەیە بۆ 2017 هیچ ومێدێکی یان نبینم چونکە ئەمان ئەو کەساتانن کە 2016 بەڕێوەبەرەوە کەسانش 2017 بەڕێوەبەر چی بکەین باش بەڕای من تاکە چارەسەرەوەی کام دەموچوانە و گۆڕێ چی بیگۆڕین ئیترە بێ ئێمە شەڵشێکی فکری ڕاگەێنین یەکەم کاس لە خۆمان دەست بکەین ئەنجا بڕۆنە سەرەوە 2016 چۆن و بەلاتەوە وڵی ساڵێکی نەهامەتی بوو هیچ شتێکی دییان نەبوو هیچ خۆشیشتیان نەبوو بێ موچەی بوو بێ معاشی بوو ئەوەش دەولاژ بۆ ساوە شەڕی داعشمان بەم لەوەیە هۆکار چی بوو وڵی هۆکار حکومەتە هۆکار چییە سەبەبەکەی حکومەتە ومێدێت چیە بۆ 2017 وڵی ئیشەڵا بێت بڕاو نین ئیشەڵا باش دەبێت 2017
ئەم شەڕی داعشە نەمێنێ ئینشەڵا بەرەو باشی دەڕوە من هەمێدم وایە باش بوو 2016 باش بوو کارەبا نەبوو ئاو نەبوو یانی شتەکان زۆر باش بوو شتەکانی بەڕێزت تەنز ئامێزن بەس لە واقعە 2016 چۆن بوو زۆر خراوەگە لەم نامەشیش بپرسیکەوا من لە تەمەنێکیش ئەم وایان 2007 لەوە خراپترە بێت بەڕێزەوە کارچی بوو خۆزگەم بە پار کارچی بوو ئاو بەزاڕوویە وەکارە تەڕەوینە یاریکردنی سیاسیە هی سیاسیە یاریکردنە 2007 نا هیچ خراپترە بەداخوا ناخۆش بوو قەیرانی بوو ئەم خەڵکە پێشمەرگاکان هەمووی لە سەنگەر بوون زۆر ناخۆش بوو پێشمەرگەی ناخێر ساڵی 2016 چۆن بوو بەلاتەوە ساڵێکی زۆر نەکبەت و شوم بوو وڵای ساڵێکی زۆر خراپ بوو ساڵێکی خۆش نەبوو تەمە ناکەم جارێککە نەیبینەوە 2016 2016 ساڵێکی پڕ خەمایی بوو وڵای ساڵێکی ناخۆش بوو ساڵێکی قەیراناوی ساڵێکی زۆر ناخۆش بوو ئێمە کێشەمان ژمارە نییە ئێمە ئەگەر ژمارە بێت بیستیش بێت هەروکو شانزەوایە 2016 چۆن و بەلاتەوە وڵی ساڵێکی پڕ لە مەینەت بوو ساڵێکی ناخۆش بوو وەگەلی کورد ساڵێکی زۆر ناخۆش بوو هۆکارەکان چی بوون؟ هۆکارەکان بێبووجێیە دزی دەسەڵاتە دەسەڵاتدارەکانمان هەمویان دزن دانێکی چاکیانتیان نییە هەچ کەس زێت بۆ خۆی نەوت بۆ خۆی بە خەمی میلەت ناخۆن ومێدێت چیە بۆ 2017 ئینشەڵڵا 2017 ساڵێکی پڕ لە خۆشیە بێ وەگەلی کورد هەرچەنە باوەڕیش ناکەم بەس ئینشەڵڵا ساڵێکی پڕ لە خۆشیە بێ 2016 چۆن و بەلاتەوە وڵی ساڵێکی پڕ نەهامەتی و داماوی خۆر بەسەری بوو بۆ میلەتە هۆکار چی بوو؟ هۆکار وڵی لەو حیزبانە پرسەکە ئەم وڵاتە بن بەڕێوە نیشتیمانێکی ملەتەوە پرسە بەڵێ چۆن و بەلاتەوە هۆکار چی وڵی هۆکارەکە ململانەی حیزبایەتی ئیتر هەچ کەسە و ئینی خۆیەوێ بەڵام ئەگەر حیزبێک بێوێ لەم وڵاتە ئەبێ خزمەتکاری ئەو شەعبە بێ چونکە ئەگ شەعبە ئەوی خسۆتە سەر ئەو هەر ئەویش لایەباتەوە تێگەی ئەگەر خزمەتی بکە خۆی هەڵێبژێرە پێویست ناکە بندیوار و سەردیوار و ژێر دیوار دروستکە هەر خۆی هەڵی ئەبژێرێتەوە چونکە بۆ خزمەتی ئێستا حەزەکەن ئەو حکومەتانەی کە خزمەت کرداوە بە تایبەتی مەسەلەن لە کاتی بەعزێ نیزامە نەوت هەرزان بووە بنزین هەرزان بووە هەموو کارەبا هەبووە ئاو متەوەفیر بووە زەڕائی بوو گومەرگ و ئەم شتانە زۆر بە کەمی بووە وەک ئێستا باهیزەیەکی گەورەیان خسۆتە سەر ئەم میلەتە وەرە ئەچی سیارەکە و هینەکەی سیارەکەی تەحویلەکەی ئەبێ دنیایە پارەیان بیتێ باش ئەم پارێ تۆ ئەڵێ قێتاوانە وەرەسی جادەکانمان بکە جادە هەمووی چییە؟ جادەکە هەموو شەقار بووە هین بووە جادە ساڵان دروستەکە 20 ساڵ دەستکاری ناکراتەوە لە کاتی ڕژێمەکانە ئێستا هەفتەکەی داهاتوو چووکە شەریکە لەگەڵیا کەس محاسبەی ناکە هیچی ناکە هەفتەی داهاتوو بارانە گەبارەوە خۆی لاتێتەوە ئەم پارێ بە فیرۆ ئەڕوە 2016 چۆن و بەلاتەوە وڵی خەفەت و مشکلەی زۆرتیا بوو خەفەت و مشکلەی زۆرتیا زۆرتیا بوو هۆکارەکان چی بوو؟ وڵی نازانم هۆکارەکانی چی بوو خۆش نەبوو بۆ جەنابەت؟ نەوەڵا خۆش نەبوو ئومێدت چێ بۆ 2017 ئەڵا باشە بێت 2016 چۆن و بەلاتەوە بەلای منەوە بەتا بڵم ینی کاریگەریشی بە تایبەتی لەسەر ژیانی خەڵک لەسەر بژێوی ژیانی خەڵک دروست کرد ینی هیچ بڵێن خۆشیشی تیانە بوو بە قەنەعەتی منتیانە بوو بۆ خەڵک بەبوونی قەیرانی داراییەوە کە ڕوویکردە وڵاتە کاریگەریشی هەتا بڵێ قورس و نەرینە سەر خەڵک دروست کرد ومێدت چێ بۆ 2017 وڵایەتی ئومێدمان وایە ئیشەڵڵا ئایندێشی گەشتر باشتر چاوەڕانی میلەتە بکە و کێشەکانی چارەسەر ببن کۆتایی بەم قەیرانە بێت لە ناو خەڵکە 2016 چۆن و بەلاتەوە وڵای بێمشی ساڵێکی لەم تابلەی ناخۆش بوو ناخۆش بوو؟ ئەرەوەنا هۆکار چی بوو؟ وڵی بمونێ موچە نەبوو خەڵک بەڕاستی دامەندیکەم بوو کەس و کەسابەتەکەم بوو
وی ئەو ئومێدت چییە بۆ 2017 وڵا ئومێدەکەن ئینشاءڵڵا 2017 ساڵێکی خۆشی بێ و هەرەبووی 2016 کاتەوە وڵا 2016 بەلام زۆر ناخۆش لەبەرەوەی هیچ ژیانێکمان نەبوو بە بۆنی مەعاش بۆ بۆنی ئەوە وەزعی خەڵکەکەی بینیت 2016 هیچ ژیانێک بۆ هیچ خەڵکێ نەبوو ئومێدت چییە بۆ 2017 وڵا ئینشاءڵڵا یاتمانی ئومێدمان بۆ 2017 باش بێ و زڕش باش بێ و ئەم خەڵکە تۆزێ بژێتەوانێ بەدەست ئەم حکومەتەوانێ 2016 چۆن بوو بەلاتەوە ساڵێکی شوم و ناخۆش بوو ناخۆش بوو بەڵێ پێم بڵێ هۆکارەکان چی بوون ئەوە کارەکانی ئەم قەیرانانە بوو ئەم ساڵە بکە ڕوویە لە شەڕی ناوخۆ ئەم کێشۆی بینی پەرلەمانۆمانە بوو ئومێدت چییە بۆ 2017 شەڵا 2017 کۆتایی ناخۆشەکانە بێت و جاتمانەبێت 2016 چۆن و بەلاتەوە وڵای هەتابڵی ساڵێکی ناخۆش و پڕ کارەسات و پڕمەینەتی بوو هەتابڵی ناخۆش بوو بۆ هۆی ئەم قەنەرژیانی خەڵکی کەوتووە مەترسیەوە لە هەموو ڕێیەکەوە هیواداری ساڵێکی واشم و کارەسات دروست نەبێتەوە جارێککە 2017 بێتە ساڵی مایە خۆشی و شادی بۆ و هاوڵاتیانە بۆ هەرێمی کوردستانیش هیوادارین بە پرسەکانش بەخوا نابچنەوە و چاوێک بە ژیانی ئەم میلەتا بخشێننەوە وەڵڵی بەلای عامی خەڵکەوە ناخۆش بوو وەزێتە خراپ نییە هەروایش بێ باش ئومێدت چییە بۆ 2017 ئینشەڵڵا هیچ شتێکی خراپ نامێنێ 2016 چۆن و بەلات 2016 ساڵێکی پڕ لە قەیران بوو ساڵێک بوو بەڕاستی بوو هەموو لای خەیران بوو ناخۆش بوو ساڵێکی مام ناوەن بوو ئومێدت چییە بۆ 2017 ئومێدەوارم لایەنەکان کۆبوونەوە و ئاشتەوای بێنم بۆ وڵات و کێشێ مشکلات نەمێنێ و وڵی ساڵێکی ناخۆش بوو ساڵێکی قەیراناوی زۆر ناخۆش بوو زۆر هۆکار چی بوو هۆکار قەیرانی سیاسیە بەزەژی نا هیچ هۆکارێک نییە بۆ باش ئومێدت چییە بۆ 2017 وڵی ئومێدم ڕێکەوتنی حیزبەکانە چارەسەری قەیرانی داراییە 2016 چۆن و بەلاتەوە ئێمە کێشەمان ژمارە نییە ئێمە ئەگەر ژمارە بێت 20 بێت هەروەکو شانزەوایە چۆ دەش بێ هەروەکو شانزەوایە بە کێشەمان ژمارە نییە کێشەمان چییە ئێمە کێشەمان ئەم خەڵکەی کە قسە ناکە ئەوە تا لە تەنکەرەوە بوو بە بۆری لە بۆرێ بوو بە چێلگە هەر خەڵک بێدەنگە 2017 هەر شانزەیە فەرق ناکات کێشەمە لە ژماران نییە ئەی چی بکەین باش ئەمانە نەبە نووسین نەبە قسەکردن خۆش نایەنەوە ئەی باشە حەل چییە وەڵای حەلەوەی نازانم هەموو کەس باش دەزانێت زەکە تۆ پرسیار لە منەکەی خۆ لە من باش تێزانێت من ڕۆژنامە نووسێکم هەموو وەڵامەکان لای من هەیە بەڵام ناکرێ وەڵامەکان من بیدەمەوە ئەبێت هاوڵاتی بیداتەوە آخر ئێوەی ترسنوە گواتان لەم خەڵکە کردووە کە قسە نەکەن ئەبێ ئەفون بێت لەم قسەیەکە ئەڵێم ئێوەی ترسنۆک ئێوە حەقیقەتەکە ڕێک بۆ خەڵکە بۆ ناڵێن باش ئەگەر ئێمە ترسنۆک بین ئەم بەرنامەیە ناکەین نەخێر ئەفون کە بۆن بەتە تۆ ئەفەرمی وەکو ڕۆژنامە نووس ئەگەر هەموو ڕۆژنامە نووسەکان مێر قسەکان پێشنەوە بی ئاڵن لە بەتانیەوە ڕێک بەڕوونی بیخەنە بەردەستی خەڵک بڵ خەتای فڵان کەسە هەروەمان کردووە ئێستا هەرن بەڕێز و کاک یعنی عیبە بەدەست بڵێ کاک بەدەست بڵێ بەڕێز اینجا یەک قسە بکە ئەمانە گەندەڵ نین ئەمانە سجن گەندەڵ کە تێری خوات ئەکەوێتە خوارەوە یان ئەتەقەیە سچ هەتا ماوە تێر ناخوە ئەمانە سچ شتێکە بەناوگەڵ وڵاخەوەی عینە گەنەوایە ئەمانە سجن سچ بە حیاتی تێر ناخوە سج ئەڕی بەس گەنە ناڕی گەنە کە تێری خوارد ئەکەوێتە خوار یا ئەتەقەیە یا ئەکەوێتە خوارە ناڕی بە سچ ئەڕی بە حیاتی تێر ناخوە ئەمانە سجن ئای بە گەندەڵ بەکاربێنی باشە ئومێدت چییە بۆ 2017 نیمە هیچم نییە ئومێدم نییە ئەوەی ئەمانە کردیان حەج کەسێ بە کەسی نەکردووە لە هیچ وڵاتێک گەشتیوانە بووە ئەمانە هەر هەمویان خۆیان هاموشەی ئەوروپاکەن هەر یەکی یەکشی جوانە بێت ئەم وڵاتە بەهەشت بوو کاکە بەس بەداخەوە ساڵی 2016 چۆن و بەلاتەوە
ساڵێکی زۆر نەکبەت و شوم بوو. وڵای ساڵێکی زۆر خراپ بوو. ساڵێکی خۆش نەبوو. تەمەناکەم جارێککە نەیبینەوە 2016. 2016 ساڵێکی پڕ خەمایی بوو. وڵای ساڵێکی ناخۆش بوو. ساڵێکی قەیراناوی. ساڵێکی زۆر ناخۆش بوو. ئێمە کێشەمان ژمارە نییە. ئێمە ئەگەر ژمارە بێت 20 بێت هەروەکو 16 وایە. 2016 چۆن بەلاتەوە؟ ساڵێکی پڕ کارەسات بۆ گەلی کورد بوو. ساڵێکی پڕ ناخۆشی، پڕ قەیران، ناتەبایی لایەنە سیاسیەکان، ئیتر هەموو ئەمانە کارەسات مەسە گەلی کورد. هیوادارین یانی 2016 بەبێ شتەکانە سەعکسکەینەوە. چونکە 2016 زۆر ناخۆش بوو. ئەگە بڵێن 2017 ساڵێکی پڕخۆشی و کامەرانی بێ بۆ کورد تەسەوەڕ ناکەم هەر باش بێت. لەبەرەوە بڵم پێچەوانەکەی بڵم باشترە. ناومێدە؟ ناومێدم تا سەرسقان ناومێدم ناو وڵاتەیە. پارەی دوو ئەوەی دوو کارەبابەی ناوە 24 ساعتەیە نە کارەبا 24 ساعتەیە. نەموچەو هەیە نە کەسابەتێ ئای نازانین چ بکەین لە وڵاتە. چی بکەین باشە؟ چی بکەین باشە ئەگەر ئەمانە بکرێت تۆزی عەدالەت بنە لەگەڵ ملەتەیە. ملەت تەسحی زۆریەوە نەحەساوەتەوە. چ عەدالەتە بن؟ بەچ عەدالەتە بن بۆی عەدالەتە بن کە ئەم بودجێ وڵاتە شەفافکەن و بەیەکەوە ڕێ بکەون و لایەنەکان بێنە سەر مێزی گفتوگۆ چارەسەرشی مەسحابکەن و بێن بە تەڕەنگ ملەتەوە. ئیتر ملەتە بەعالیمەشی هاوارێکە لە کاکە ئێمە ناومێدین لە هەرەموودا نە ئەم وەزعە. هەنی خەڵک تاو ناڕەحەت وتینی واتوو تەحەمولی نەماوە. 2016 چۆن بەلاتەوە؟ خۆش بوو، ناخۆش بوو، وەسەط بوو. ئەکید بۆ هەموو لایەکە ناخۆش 2016 لەبەرەوەی کە ئەم وەزەی شەڕ و ئابووری و قەیرانی سیاسی و قەیرانی دارایش کە بەهۆی قەیرانە سیاسیەکانەوە دروست بووە و هەموو کۆکراوەی ئەمانە کە بۆتە هۆکاری ناخۆشی 2016 نا هەموو ساڵەکان وەکو یەک وایە بەڵام هەموو مرۆڤەکان دەستکاریەکەن و ساڵەکان تێگەین بە ئارەزووی ئەو کەسانەیە کە دەسەڵاتدارن زیاتر. 2016 چۆن و بەلا؟ ساڵێکی زۆر ناخۆش بوو. ساڵێکی زۆر ناخۆش بوو لە هەموو ڕۆیەکەوە. هۆکار چی؟ هۆکارەکەی زۆرە. هۆکار زۆرە. هەل لە قەیرانەکان هەل لە حیزبە سیاسیەکان لە هەموو ڕۆیەکەوە زۆر ناخۆش بوو. ئومێدت چییە بۆ 2017؟ هیچ ئومێدێکم نییە. وابێ ئومێدی؟ ئومێدێکم نییە. بۆچی وابێ ئومێدی؟ وەڵی تر بڵێن چی؟ وای لێ هاتووە ژیانەکە. چونکە هیچی ئەوە ناکەی باشتر بێ 2017؟ پێشبینێک نەماوە. ئومێدت چییە بۆ 2017؟ یەک دەنێک ئومێدم نییە پێی. هەرچی بڵێ تروسکایی تیان نابینم بڕوان پێ بکات 2017 لە 2016 خراپترە بێ ئەگەر بەم نەهجەی بڕوە. ئەگەر لەسەرم ڕیتمە بن دڵنیا بە 2017 زۆر خراپترە بێ. ئەمە بۆ چوونی هاوڵاتیەک بوو کە زۆر بەناومێدیەوە وتی 2016 لێوان لێو بوو ڕاوپڕ بوو لە قەیران هەموو قەیرانەکان. و بۆ 2017ش زۆر ناومێدە دەڵێت ئەگەر بەم شێوەیە بڕوات سیستەمی حکومڕانی و سیستەمی بەڕێوەبردننی هەرێمی کوردستان هەر بۆ جۆرۆک و 2016 دەبێت و هیچ ئومێدێکی تیابەتی ناگرێت. بەداخەوە تا ئێستا ئەوەی کە وەرمان گرتووە هاوڵاتیەکان وتیان بێژاوە بمان و لێدوامان لێوەرگرتوون بە دڵنیاییەوە هیچیان ئومێدیان لە 2016دا نەهاتەتە دی و بە ساڵی پڕقەیران و ساڵی ناخۆشیەکان پێناسەیان کرد. بە زۆر بەشیان پێیان وایە لە 2017دا هەر بەم شێوە دەبێت و پێیان وایە ئەگەر خراپتر نەبێ باشتر نابێت. ئێمە هیوادارین 2017 دەستپێکی 2017 بێتە هۆی کۆتاییهێنان بە کێشە و قەیرانەکان لە هەرێمی کوردستانە بۆی چیتر خەڵک بەناومێدیەوە قسە نەکات، بۆی چیتر خەڵک بێئومێد نەبێت لەم خاک و نیشتیمانە، بۆی چیتر خەڵک بێئومێد نەبێت لەلایەنە سیاسەکان، بۆی چیتر خەڵک زوڵخاو نەچێتە ناو ناخێەوە و تووشی گرەی دەرونی و چەندین کێشەی تر نەبێت. هیوادارین قەیرانەکان لە 2016دا کە تێپەڕی بەجێمان بێڵێت و سەرەتای 2017 خێر و خۆشی و خەندە و پێکەینە بۆ هۆی لایەکمان. ئومێدت چییە بۆ 2017؟ وڵای ئومێدمەوەیە کە ئەو کارانەی حکومت کردوێتی سەر لە نوێ پێداچوونەوەی پێدا بکات بە تایبەت بە سیستەمی موچەیە. ئومێدم وایە کە 2017 بێتە ساڵێکی خێر و خۆشی بۆ هاوڵاتیان بەڕاستی حکومەتی هاوڵاتیان و
ئیسراحەت و بژێوی ژیانی هاوڵاتیان بێنەک حکومەتێک بێت کە نەتوانێت هیچ پێداویستێ بۆ هاوڵاتیانەکانی دابینکە هیچ ئومێدێک نەماوە من هیچ ئومێدێکی تیان نبینم پاشچی ئومێد پاشچی پاشەوەی کە خەڵکیان من ناتوانم لەگەڵ مناڵەکەی خۆما قسە بکەم نازانم مناڵەکەی خۆم ئاراسەکەی بۆ کێوە ڕوە نازانم ژیان تێک چوو هەمووی باوەڕیژ ناکەم وا بەسانی بێتەوە ئومێدێت چێ بۆ ساڵی 2017 زۆر خراپتر ئەبێ لە 2016 بەتەعکید من لێرەوانێ بە هەموو دانیشتوانی هەرێمی کوردستان ئەڵێم 2017 زۆر خراپترێگە بێ هۆکار چی بوو لە لای تۆوە ئەم هەموو ناخۆشی تێدا بوو هۆکار ئەوە من لەوانەیە هەرێکی و ڕایەکی جیاوازێ بەڵام هۆکار بەڕای من زیاتر دەستی شەرق و غەرب و ئەمریکا و رووسیا و تورکیا و ئێران ئەوانەیە کە کارە کاتە سەر کوردستان و ئێرە شتێک هەیە ئومێدت چییە بۆ 2017 وەڵا بۆ پێەکەنی وەکو ئومێددارە بێ شتێکە ڕاهاتون کاڵین ئومێدەگی نا هیچ ئومێدێک نییە ئەگینا ئومێدی سیناوەڵا هیچ ئومێدم نییە ساڵی 2016 چۆن بوو بەلاتەوە ساڵێکی زۆر نەکبەت و شوم بوو وەڵای ساڵێکی زۆر خراپ بوو ساڵێکی خۆش نەبوو تەمە ناکەم جارێک کە نەیبین بۆ 2016 2016 ساڵێکی پڕ خەمایی بوو وڵای ساڵێکی ناخۆش بوو ساڵێکی قەیراناوی ساڵێکی زۆر ناخۆش بوو ئێمە کێشەمان ژمارە نییە ئێمە ئەگەر ژمارە بێت 20 بێت هەروکو شانزەوایە ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو کە گوزارشتان لە ساڵی 2016 کرد و ئومێدەکانی خۆیان بۆ 2017 دەربڕی بەداخەوە زۆرینەی هەرە زۆریان پێیانوا بوو ساڵی 2016 پڕقەیرانیترین ساڵ بوون کە میلەتی کورد تیایدا پڕنەهامەترین وەزعی دی بێت بۆیە هاوڵاتیان ئەو هەموو نائومێدەی کە هەیان لە 2016دا لەم بەرنامەیەدا گوزارشتان لێوە کرد زۆر بەشیان پێیان وایە لە 2017دا ئەگەر وەزع بەم جۆرە بڕوات خراپتر دەبێت باشتر نابێت هەندێکیشان بە ئومێدەوە لە 2017 دەڕوان و دەڵێن ئومێدەوارین ساڵی 2017 کۆتایی قەیرانەکان بێت و ساڵێکی نوێ بێ و ساڵێکی تازە بێت لە شێوازی حکومڕانیکردن و سیستەمی فەرمانڕەواییدا لە هەرێمی کوردستانە ئێمەش دەنگی خۆمان دەخەینە پاڵ هەموو ئەو بەڕێزانەی کە ئومێدەوارن لە ساڵی 2017دا کۆتایی بە قەیرانەکان بێت هیوادارین لایەنە سیاسەکان دەست لە ناو دەست و پشتیوان بەخوا ڕێکەون کێشەکانی هەرێمی کوردستان چارەسەر بکەن و برایانە خزمەتی میلەتی کورد بکەن بۆی چیتر خەڵک لە 2017دا نەڵێ خۆزگەم بەپار وەکو پەندە کوردەکە دەڵێت ساڵ بە ساڵ بڵێن خۆزگەمان بەپار هیوادارین ئەم پەیامە بۆ هەموو لایەنە سیاسەکان جێگەی گرنگی پێدان و جێگەی ئیش لەسەرکردنی بێ لە 2017دا بۆ ئەوەی وەزع و گوزەرانی خەڵک لەمە خراپتر نەبێت ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو کە ئاراستەی بەرپرسانی هەرێمیان کرد و ئومێدەکانی خۆیان دەربڕی تا پەیامێکی دیکە دەینەوە خزمەتان هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت